سبەی یەکشەمە دەی تشرینی یەکەم دەنگدانی گشتی بۆ خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە دەچێت. هەڵبژاردنی ئەم جارەی عێراق ئاسایی نییە، بۆ پێی لە دەرەنجامی خۆپیشاندانە فراوانەکانی ساڵی 2019 و 2020 شارەکانی عێراق هاتووە تاراوە کە تێیدا خۆپیشاندەران داوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و چاکسازی و باشکردنی بژێوی ژیانیان کرد. هەرچەندە پێشتر پێشبینیەکان زیاتر بەو ئاراستە بوون کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت، بەڵام دوجار بەهۆی فشارە دەرەکیەکانەوە ئەنجامدانی یەکلا کرایەوە. بەپی ئامارەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن 24,907,679 کەس مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەیەش 14,316,237 کەس کارتی بایۆمەتری دەنگدانی وەرگرتووەتەوە. 3240 کاندید کە 950 ئافرەت، 789 سربەخۆن و ژمارەکەی دیکەیان لە چوارچێوەی هاوپەیمانی و پارتی سیاسیدان کێبڕکێ لەسەر بەدەستێنانی 320 کورسی پەرلەمانی عێراق دەکەن. 9 کورسیەکەی دیکەش کە دەمێنێتەوە پشکی کۆتای کەمینەی مەسیحی و شەبەک و سابی ئەو یەزیدی و کوردە فەیلیەکانە. بەپی مادەی 49 لە دەستوری عێراق لە هەڵبژاردن سیستەمی کۆتا هەیە و دەبێت لە 25 ئەندامانی پەرلەمان لە ژنان پێک بهێنرێت. لەم هەڵبژاردنە 963 ئافرەت خۆیان کاندید کردووە و کێبڕکەی بەدەستێنانی 83 کورسی دەکەن. هاوکات لە بەیانی ڕۆژی شەمە ڕۆژێک پێش هەڵبژاردننی گشتی بانگەشەکانی کاندیدان بۆ هەڵبژاردنەکان کۆتایی هات. بانگەشەی ئەم جارە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو و ئاسایی بەڕێوەچوو، لەگەڵەوەشدا کەمترین پێشێلکاری تێدا تۆمار کراوە. ڕۆژی هەینی هەشتی تشرینی یەکەم وەک هەنگاوی یەکەمی هەڵبژاردنەکە ڕۆسەی دەنگدانی تایبەت بەڕێوەچوو، تێیدا لە کۆی 1,996,524 کەس کە مافی دەنگدانیان هەبوو. بەپێی ئەوەی کۆمسیۆن ڕایگەیاند 821,800 کەسیان دەنگیان داوە. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە ڕاگەیاندراوێکدا ڕێژەی بەشداری لە دەنگدانی تایبەتی ئەندامانی هێزە ئەمنیەکان ئاوارە و ژمارەیەک لە بەندیەکان لە 69 بووە. لە دوای ساڵی 2023ەوە ئەمە پێنجەمین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بەڕێوە دەچێت. هەڵبژاردننی پێشوش لە ساڵی 2018 نزمترین ئاستی بەشداری دەنگدەرانی تۆمار کرد کە لە 144.5 بوو.